چیە ڕووسەکەی ناوت نازانم، نامەکەت گەیشت قەزار لە ژیانم. سووری دایەوە بە گۆنەی زەردم، گفتت هەتوانن بۆ چاری دەردم. منیش بە دیاری لە کوردستان ڕا، یانی لە وەڵگەی دیدە مەستان ڕا. پەیامم پێیە بۆ چاوی شینت، بۆ لێوی ئاڵی بە پێکەنینت. کوردیش زۆر جوانن بەڵام ئەسیرن، لە دەست داگیرکەر بە جوانی پیرن. جیرۆدەی دەستی تورک و ئێرانن، لەنگۆ داخوازی یاری دەدانن. ئەگەر وەکو تۆ ئەویش ئازاد بن، وەک هەموو گەلان دڵخۆش و شاد بن. لە منیش دەتارێ باری هەژاری، دەکەومە کۆڕی